طبعا ایتالیا همیشه هلوستی که زور دوستانه هبوه برانبر به گلی کردستان و دوستن و چه قداستی پاپا چه وزیری دره و چه وزیری برگیری که بینیم. طبعا قداستی پاپا زور بلوطف بو و دیار بو زورش مطلع بو لسر وضعه و زور يعني بپروش بو وضع کردستان و وعدشی دا گوتی که هاتنا عراق دم کردستان. بالنسبة دولة إيطاليا ووزير خارجية ووزير دفاع هر دو تأكيد يعني کرده ولا سر پشتیوانی و بردوام بونی پشتیوانی لگل کردستان ولا پیشمرگه و اوی پیان بکره لگل دوستکانی تریان لأوروپا لگل امریکا وعدیان دا که حول بدن بو اوی پشتیوانی لگل کردستان بکره و بطایبتی او وضع آلوزه که استاله رجاوه هیا که نابی قدر لکرد بکره. جنابی سلام. سبارك كناني حكومة. رباب برسيارة كردو. بابزم او برسيارة نكى باشتر. جنابی سلام. همین جنابی چیه با استکار با میدیای کردی میدیای باشوری کردستان روجاوا همون میدیا کن هر شو باشه کردستان. همین جنابی چیه لام باری دو استیاره که است در کرد دشمن بود. پیام من اوه برگری لما فی گلی کرد کن. بالام به هیچ شیوه پشتیوانی لاتندو تیجی نکن پشتیوانی لو نکن ببیت شری کرد و نتوه کیتر به تایبتی که اصلا سوریا مثلا عربه شری دو نتوه کارساته نابی کرد برای آوا بچیتن لبرای دوری آوا بی دوری کی آوا بی پشتیوانی لکرد بکره لمافی کرد بکره والام لهمان کاتیج دا نابی رگه خوشکر بی بو آوی ببیت شری دو نتوه سردانکی بارستان کاریگری گرینگی هبو دەتوانی هیوادارن کە ئاگربەستی ئێستا لەو چاڕۆژەکە پێش بکرێتەوە بۆ چەند ڕۆژێکی دیکەش و هەروەها دەمەوێت بزانم بەدەست پێشخەری بەڕێزتان مەزلوم کوربانی و هەروە جەنەڕەڵ مەزلوم و هەروەها تۆمبارە کۆبوونەوە لە هەولێر ئێستا بڕیارە جارێکی دیکە کۆ ببنەوە لەگەڵ بەرپرسانی دیمەشق نێوەندگیری کوردستان چەندێک گرنگە لێرەدا بە هیوای ئەوەن کە ئەو قبوڵ نەکردنەوە بەتە دانوستان لە قبوڵکردنی یەکتری هەرکە اما طبيعة تفاصيل الزورة والله من نوم استباسي او تفاصيل بكم شون ويليات هركا شر لحلب دستي بيكر من بيامك منار بو احمد شرف سروكي استاي سوريا لرجاي دوستي كي عرب ك دوستي اوانا وناسيارة لقاليان تم شر بين دو هجي سياسي ابي علاج بكري بلام بهيش شوي قابل قبول نيه تعدال کرد بکری لبرای همه طبیعات زور تما ترسیداری دبی وریابن او دعوی کرد که با تلفن قسم نگل کرد میشت با تلفن قسم نگل کرد تأکیدی کرد که اما نابی و مستحیله و اما رگنا دین اما بی دوی او تون باراک تلفنی کردم گویی حضر کم بیم هولیر مظلوم عبدیش لگل من بی تون بسرچو ترهات اما لکوبونوا دابوین که پیام دوی پیام هاتن که شر دستی پیکردوه خوی لیره یک حقیقت هیا شرکه اما بو او عشایر عربیانه که لگل بشار اسد بون پاشن که داعش هات التحاقیان به داعش کرد که داعش تو التحاقیان به حسده کرد استا که هزی دمشق هاتو تو جاری کتر او عشایرانه ولای خوان گوری منطقه که اون تسلیمی هزکانی دمشق کرده و شرعی که و نبود یعنی مشکلی که لیره دابو من لمیجه با مظلوم و با جماعت تریشم گوتم علاج یک دوز نوا او مناطق عربیانه دوی رنگ ببینه مشکل بو استا او نوچه کردی که بدست و ما همو حول من اوه که او بمینی و پارزراوی و ما فی خلقی املوی به هر شیوه بی پارزراو بیتونو به شیوه که خویان اتفاقی لسر دکن دوینه لحولیر دیسان جاری که تر کوبونو بو لبینی مظلوم عبدی و تنباراک و یا فرمانده سنت کن اتفاقیان کردوه که آگر بز بی و انده هنگاوی باش اجراوه
تر امیدوارین که هم آگر بسته درجه بکشید و بگنه نتیجه که لبرجواندی همو لاگده. طبعا شر لبرجواندی هیچ کسی دانیه و کردار شرطه قصه و خود در خستن و مزایدات و بزنم پیوست ناکه. پرسیارێک جەنابی سەر قسێکی گرنگت کرد بەڕێستان بەڵام نێوەندگیری کوردستان هەرێمی کوردستان چەندێک گرنگە لێرەدا و سەر هەڵدانەوەی داعش ئەمە مەترسێکی گەورەیە ئایا ئەوروپیەکان ئەمریکا درکیان بەوە کردووە؟ طبعا مەترسی داعش یەکجار زۆرە داعش تەواو نەبووە و ئەم وەزعی کە دروست بووە ئێستا لە سووریا دەرفەتێکی زێڕینی بوو داعش يعني رخصة أما إيش تا معلوم نیه چند لو داعشانا ران کردووە بەڵام ژمارەیەکی زۆر وەکو معلوماتمانە ڕان کردووە و ئەمە مەترسێکی زۆر گەورەیە. اتفاقێک کراوە بینی حکوومەتی بەغدا و ئەمریکیەکان کە ئەو داعشانەی ماون نەقلی عێراق بکرێن لەوێ زیندانی بکرێن. ئەمە باشە ئەگەر ببی بەڵام هێشتا معلوم نییە چەند دەبی و چۆن دەبی. ئەوەی تر ئێمە دڵ و دەروونمان لەگەڵ برا خوشک و برانەی خۆمانە مەسەلە میانگیری نیە. ئێمە هەموو هەوڵێک ئەدەین. طبعا من هیچ وەختێک بڕوام بە شەڕ نەبووە حەزیشم بە شەڕ نەبووە بەڵام کە بگاتە ئەوەی تعادل لە کورد بکرێ ئەو وەختە ئێمە ئامادەین بۆ هەموو شتێک. ئێمە نامانەوێ بگاتە ئەوە تا ممکن بی بە زمانی لێک تێگەیشتن بە ئاشتی چارەسەری کێشەکان بکرێ ئەبی ئەمە بی. بەڵام ئەگەر بەرنامەیەک هەبوو تعادل لە کورد بکرێ و کورد نەبینی لە مانتیقە ئەو وەختە ئێمە هەموو یەکین. فخامة الرئيس يعني هل أنتم أولا راضون عن الدور الذي يلعبه توم باراك حاليا في المنطقة وهل لمستم في أوروبا؟ آیا لأوروبا بتایبەتی کاتێکە سەردانتان کردو ئایا هیچ زمانێکی جیاواز هەیە بە جیاواز بێت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا؟ لە ڕاستیدا ئەمریکا بڕیار بەدەستە و بڕیاری کۆتاییش لە ژێردەستی ئەوانە. ئیتالیا پاڵپشتی گەلی کورد دەکات دژی داپلۆسە نەرانە دڵی دژی هەموو ئەو ڕەفتارانەیە کە دژاتی کورد بکرێت لە چوارچێوەی ناتۆدا بە هەموو شێوەیەکدا لەگەڵ ئەوەدایە کە دەبێ کێشەکان بە ئارامی چارەسەر بکرێت هەمویان لەگەڵ ئارامیدانا. چێن ئەوانن کە دەستی دەکەن نایانەوێت کێشەکە چارەسەر بکرێت. لە ڕۆژنایی ئەم دۆخە هەندێک گروپ سەر هەڵدەدات دۆخەکە بە تەواوەتی تێک دەدات ڕەنگە دوو بەرەکی دروست دەکات کە کۆنتڕۆڵ دەربچێت دۆخەکە زۆر گونجاوە بۆ ئەوەی کە تێک بدرێت ئاوەژاوە دروست بکرێت. چاوان لەسەر ڕۆژ ئاوایە و لەسەر هەوڵەکانی جەنابتە بۆەوەی بتوانرێتن کە کورد لەو قەیرانەی تێکەتیە ڕزگاری ببێت. بەڵام ئەوەی کە هەیە من دەمەوێت پرسیارەکەی من تایبەت لەسەر کۆبانێ بی. کۆبانی ئێستا جودا کراوەتەوە لە هەموو بەشەکانی دیکەی هەر سێ لایەکەی جیرایە و لایەکەی دیکەشی وڵاتێکی دیکەیە. چی بۆ ئەوان دەکەی؟ والله هەرچی پێم بکرێ دەیکەم ئەگەر ئەو مەجالەم هەبووە وەکو ساڵی 2014 ئێستا قووەتە مەنۆر بوو کوبۆن بەڵام ئەو دەرفەتەوە ئەو فرسەتەوە ئەو مەجالەی ئەو وەختە هەبوو ئێستا نییە. ئێستا کوبانی لەزمنی ئەو ناوچانەیە کە ناوچەیەکی کوردیە ئەبی دەستی لێ نەدرێ ئەمەیە ئەوەی کە باس کراوە ئیتفاق کراوە لەسەری ئێمە لەسەر ئەوە دەڕووین و هەمووشتان دەزانن کە لە ڕۆژی یەکەمەوە داوام لە دەستگای خێرخوازی بارزانانی کرد کە بە هەرچی ئیمکانیاتیان هەیە بچن بوو کۆمەکی برە خوشک برانمان لە ڕۆژاوە و الحەمدولله وابزانم ڕۆلێکی باشیان بینیوە تا ئێستا و بەردەوامیش دەبێت. چۆن جارێکی دیکە کۆبانێ بەو ناوچانەی دیکەی کوردستان دەبەسترێتەوە چۆن کار بۆ ئەوە دێت؟ والله کار بوو دەکرێت بەڵام چۆن دەبێ من نازانم ئەوە بینیتەوە لەسەر هەڵ و مەرج و چۆن تەتەوراتی وەزعەکە دەبی لە منطقە. زۆر بس وابزانم بەس وەقەت تێر نەبن زۆر ئەمان زۆر بەخێر. ئێمە ئەمانێ بزانین ئێمە هەڵمەتێکمان دەست پێ کردو کە هەموو فراکشن هەموو پەرلەمان ئەگۆڕین چۆن ئەم تەزامنەی شتێکی خۆشە یعنی ناحیەی معنەوی بەڵام تو ئەبی شت لەسەر ئەرز بکەی بۆچی بێدەنگە بۆچی بێدەنگە کۆمەلگەی نێودەوڵەتی؟ والله من حەزێکم ئەو کتێبە بخوێنەوە ئەوەی بوو مێژوو خۆت هەبی خەڵک هەیە خۆت نەبی کەس نییە.